نەفرەت و بێزاری ڕۆژ لە ڕۆژ زیاتری خەڵک لە ئاخوند و ناوەندە مەسەبیەکان. هەواڵنێریە ناخۆیەکان ڕایانگەیاند کە سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممانەوەی مانگی خڕمانان باستانی ئیمام جومعەی مزگەوتی متحدالمؤمنین و حەیدەری ئیمام جومعەی مزگەوتی کووچەی ڕێبەری قوم لەلایەن دوولاوەوە بە بۆری لولەی ئاسنین کەوتونەتە بەر هێرش. لە ئاکامی ئەو هێرشانەدا دەست و سەری ئەو ئاخوندانە شکاوە و بریندار بووە. لە ماوەی چەند بانگی ڕابردوودا گەلێک راپۆرتی لەم چەشنە بڵاوکراوەتەوە. سەرڕای ئەوەی کە زۆربەی ئەو ئاخوندانە خاوەنی تیمێکی پاسەوانین و کەمتر لە شەقام و شوێنە گشتیەکان دەردەکەون، بەڵام ناکەی نزیکەی 9 ملیۆن ئاخوند و فەقیه لە چاوی خەڵک بشاردرێتەوە و ڕۆژ نییە لە گۆشە و کەناری وڵات ئاخوندەکان نەکەونە بەر ڕق و بێزاری خەڵک. خەڵکێکی کە بەردەوام شایەتی دەخاڵەت و دەستێوەردانی ئاخوندە مشەخۆر فرەوێژ و جنەوفرۆشەکان لە گشت کاروباری ئەم وڵاتە لە خوارەوە هەتا سەرەوەن با کەڵک وەرگرتن لە هەر دەرفەتێک دەیاندەنە بەر هێرشی تووڕەیی و ناڕەزایەتی خۆیان. ڕۆڵی ئیمام جومعەکان وەک هێمای گەندەڵی و ڕێکخرانی تاقم و گروپە لات و چەق و کێشەکان، تاوانبارانی سەرەکی ئەسید پژاندن بە ژناندا، ڕێکخەری کۆمەڵە کرێیەکان، تێکدەری کۆنسەرتە موزیکیەکان و هیتر بۆ هەموو کەس ئاشکرایە. بەڵام هەڵبژاردننی تەنیا چەند ڕستە لەو بابەتانەیەکە لە ماڵپەڕەکانی ژێر چاودێری ڕژیمدا چاپکراون، کەشی واقعی کۆمەڵگای ئێران لە پەیوەند لەگەڵ مەلا و مزگەوتەکاندا نیشان دەدات. تەنیا ئەو چەند ڕستەیە وەک نمونەی مشتێک لە خەروار دەری دەخات کە بابەتەکە گەلێک واوەتر لە هێرشی جەستەیی بۆ سەر ئەمیان ئەو مەلایە. ئەمڕۆ لە ئێران کارگەیشتە ئەو جێگایە کە تەنانەت زۆرێک لەو کەسانش کە باوەڕیان بە مەسهەب هەیە ئەوەندە لە بینینی مەلاکان بێزارن کە حازن نین بچنە مزگەوتەکان و لە پشت سەری ئەوانەوە نوێش بکەن. ماڵپەڕی بڕنانیوس کە سەر بە ناوەندە ئاینیەکانە دان بەوەدا دەنێت کە لە ئۆستانی قەزوین 4411 مزگەوت هەیە، تەنیا 350 مزگەوتیان واتە 30% چالاکن و ئەوانی تر چۆڵن و کەڵکیان لێوەرناگیرێت. ماڵپەڕی حەوزەی قۆم نووسیویەتی ئەگەرچی هەزینەیەکی زۆر سەرفی دابینکردنی پێداویستی و نۆژنکردنەوەی منارە و گۆمبەزەی هێندێک لە مزگەوتەکان کراوە، بەڵام جگە لە مەلای مزگەوتەکان و مجێور و چەند کەسێکی بەساڵاچوو و کەسی تر ڕوویان تێناکات. هەر لەم پەیوەندیەدا ئیمام جومعەی مەشهەد و نوێنەری ئەلی خامنەیی لە ئۆستانی ڕەزەوی وتوویەتی پێویستە خەڵک ئیمام جومعە وەکو باوکی خۆیان قبول بکەن. هیچ کەس سوکایەتی و بێڕێزی بە باوکی خۆی ناکات. ئەمە کەمترین ئەرکی خەڵکە لە بەرامبەر ئیمام جومعەدا. ڕابردووی نەنگینی 43 ساڵە و نەفرەت و بێزاری بەرینی خەڵک لەو ڕژیمە و خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستا و هەروەها جەبری مێژوو کۆماری ئیسلامی گەیاندوەتە سەر لێواری هەڵبێر. مەداح و ئاخوندەکان نەتەنیا ناتوانن مەڵخەمێک بن بۆ برینەکانی ڕژیم، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکەونە بەر نەفرەتی جەماوەر و تەمەنیان لەگەڵ تەمەنی کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت. 9 ملیۆن ئاخوند و فەقیه بەشێکی زۆر لە سەرمایەی وڵاتیان لە بەردەستدایە. دامەزراندنی ئەم مشەخۆرانە کە جگە لە سیخۆڕی، پەرەپێدان بە گەندەڵی و خوراوە، پەرەپێدان بە سیغە و لەشفرۆشی ئیسلامی و تەنانەت بەشداری ڕاستەوخۆ لە سەرکوتی خەڵک کارێکی دیکەیان نییە، کاسەی سەبری خەڵکیان لێوڕێژ کردووە. ئاخوندەکان باش دەزانن کە بەڕووخانی ڕژیمی ئیسلامی دەبێ وەڵام دەرەوەی بەناحەق سەرکوتکردنی خەڵک و دزی و تاڵان و بڕۆکانیان بن و بێزاری لە ئاخوندەکان واتە نەهێشتنی دام و دەستگای مەسهەبی و کوردکردنەوەی دەستی مەلاکان لە سەرجەم بوارەکانی ژیانی خەڵکدا. کرێکارانی پێشڕۆ، نەوەی لاو و خوێندەوار، ئەو ژنانێک کە بەردەوام کەوتونەتە بەرستەم و هەڵاواردن، کەمینە ئاینی و نەتەوەیەکان، ڕووناکبیران و هونەرمەندان، نووسەران و ڕۆژنامەوانان و بەشێکی بەرین لە کۆمەڵانی خەڵک خوازیاری کۆتایی هێنان بە دەخاڵەت و دەستێوەردانی ئاخوندەکان لە کار و ژیانیاندان.
جیایی دین لە دەوڵەت و لە پەروەردە و بارهێنان، نەهێشتنی هەر چەشنە خزمەتگوزاریەک بۆ دام و دەستگا مەسهەبیەکان، وەرگرتنی باج لە ناوەند و دامەزراوە ئاینیەکان، بڕینی سەرجەم یارمەتی و ئیمکاناتی تایبەت بە ئاخوند و ناوەندە مەسهەبیەکان کەمترین کارێکە کە پێویستە لە پێناو گەیشتن بە کۆمەڵگایەکی سێکۆلار، ئازاد و بەرابەر و ئاوداندا ئەنجام بدرێت.